زانام کاتت باش بێ بۆ ئەمڕۆ کارەکان لەسەر دیداری ڕافیدەین چی دەبن گفتوگۆکان چی دەبن بە شێوەیەکی گشتی زانیاریەکان بۆ چوارەمین ڕۆژی بەڕێوەچوونی ئەو دیدارە چین فەرموو بەرنامە لای تۆیە. بەیانی باش خاتو میهرەبان بەیانی سەرجەم هاوڕێوەکارانمان باش دیداری ڕافیدەین دیدارێکە لەسەر ئاستی عێراق کە سەد کەسایەتی جیهانی و عێراقی و هەرێمی تێدا بەشدار بووە. دەستگای میدیایی کورسات لە ڕێگەی نووسنگەی بەغدای کەناڵی کورساتەوە یەکێکە لە سپۆنسەرە میدیایەکانی ئەو دیدارە. لە ڕۆژانی پێش دەستپێکی دیدارەکەەوە کورسات نیوز گرنگی تایبەتی بەو دیدارەداوە واروەها تیمێکی تایبەتی کورسات نیوز لە ڕۆژی یەکەمەوە لە ناو دیدارەکەی لە ناو گفتوگۆکانن. ئەلبەتە و دیدارە کاریگەری خۆی هەیە لەسەر پرۆسەی سیاسی عێراق لەسەر پرۆسەی چەقبەستووی عێراق کۆمەڵێک سەرکردەی عێراقی و کۆمەڵێک سەرکردەی وڵاتانی دەوروبەر و کۆمەڵێک وەزیر و پەرلەمانتاری پێشووی هەم عێراقی هەم وڵاتانی دەوروبەری عێراق بەشدارن و هەروەها نوێنەری وڵاتان ئەگەر بە خەڵکانی دیبلۆماسیش بێ لە ناو دیدارەکە بەشدارن. باس لە ئەو بۆچوون و ئایدیانە کرێت کە پێویستە بۆ عێراقێکی ئارام بۆ عێراقێکی پڕ لە ئاسایش و ئارامی. هەڵبەتە وەکو باسیشم کرد کورسات نیوز لە ڕۆژی یەکەمەوە وەکو مێدیایەکی سپۆنسەر وەکو مێدیایەکی هەڵبەتە ئەمێ لەسەرەوە بۆستم بەڕاستی وەکو تیمی کورسات نیوز لێرە لە کۆمەڵێک مێدیا سپۆنسەری ئەو دیدارە عێراقیەکەن لە ڕۆژ یەکەمەوە کە چەند مێدیایەک هەڵبژێردراوە پەیوەندی بە بەڕێبەری نووسنگەی کورساتی بەغداوە کراوە. کورسات نیوز وەکو یەکێک لە مێدیا سنجینەکان و یەکێک لە مێدیا باشەکان هەڵبژێردراوە بۆ ئەوەی سپۆنسەری ئەو دیدارە بکات. باشە زانە دیارە ئەم دیدارە کە چەندین جارە بەڕێوە دەچێت بە تایبەتتر لەم ساڵدا کە کۆمەڵێک بابەت وەکو خۆت باست کرد لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابوووریەوە تاو توێ دەکرێت بابەتە سیاسیەکان بە تایبەت تا چەنە بابەتێکی ڕخنە ئامێز بۆ تپڕاندنی ئەم دۆخەی کە ئیستا لە عێراقدا هەیە و ئەم دیدارش تا چەندە دەکرێت دەرچەیەک بێ بۆ ڕزگاربوون لەم بارودۆخە لە ڕێگەی ئەو تارانەی کە پێشکەش دەکرێت. کۆمەڵێک کەسایەتی قسەیان کردووە هەرێکە و وەکو چۆن لە ساحەی سیاسی بۆ چوونی خۆیان هەیە هەمان بۆ چوونی شەگوازنەوە بۆ ناو دیدارەکان. مەسەلەن بەڕێز قەیس عەلی قسەی کردووە بەڕێز محەممەد حەلبوسی قسەی کردووە بەڕێز ئەمار حەکیم قسەی کردووە ئەوانەی کە دیارن وە کۆمەڵێک کەسایەتی تر قسەیان کردووەوە. مەسەلەن دوێنێ لە یەکێک لە پانێڵەکان ژمارەیەک لەو پەرلەمانتارانەی کە هەر ناونیشانی پانێڵەکە بە ناوی ئەوە بوو لە شەقامەوە بۆ قوبەی پەرلەمان قسەیان کرد ڕخنەی جدیان هەیە لەسەر ئەو پرسە ڕخنەی جدیان هەیە لەسەر دۆخی چەقبەستووی عێراق بەڵام ئەوانەی کە لە چوارچەوەی تاری تەنسیقین بە هەمان بۆ چوونی پێشویان قساکەن و ئەوانەشی کە کەمترینیان لە کەسایەتەکانی نزیک لە بەڕێز موقتەدا سەدر لە ناو دیدارەکە بەشدار بوون بە هەمان بۆ چوونی خۆیان قساکەن و بە هەمان ئیتیجا. بەڵام ئەوەی کە حرەکەیەک بۆ دوێنێش فۆکەسێکی لەسەر بوو ژمارێک لەو گەنجانن کە لە شەقامەوە هەرچەندە ئەوان ڕەتیان کردەوە کە تشرینی بن بەڵام لە خۆپشاندانەکانی تشرینەوە هاتونە ناو پەرلەمانەوە لەوێ ڕخنەی زۆر جدی گیراوە بێزاریشی گەورە دەربڕا بەرامبەر بە سیاسەتی چەقبەستووی عێراق و دووبارەبوونەوەی سیناریۆکان. باشە زانە ئەمڕۆ کە چواری من ڕۆژی ئەو دیدارەیە وا بڕیارە ئەجندای کارکردنیان چۆن بێت ئەمڕۆ پلانی کارکردنی دیداری ڕافیدەین چی دەبێت قسە و گفتوگۆکان لەسەر چی دەبن؟ بەڵێ دیارترینیان بەڕێز حەیدەر عەبادی قساکە و هەروەها کۆمەڵێک کەسایەتی تر و کۆمەڵێک پانێڵی تر بەڕێوەچێت بە هەمان شێوەی ڕۆژانی پێشوو. بەڵام ئەوەی کە زۆر دیار بێت ئەمڕۆ بەڕێز حەیدەر عەبادی کە پێشتر سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ قساکە ئەویش بیر و بۆ چوونی ئایدیای خۆی خاتە ڕوو هەرچەندە ئەویش لە چوارچێوەی ئیتاری تەنسیقیە و لە چوارچێوەی هەماهەنگیەکە لە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی پێناچێ شتێکی تازە بێ. بەڵام وەکو ئەوی ئێمە پرسیارمان کردەوە بەبەردەوام وەکو تیمی کورسات نیوز لێرە ئایا ینی ئامانجی ئەو ملتەقایە چیە ئامانجی ئەو دیدارە چیە ئەوان باسەکەن لەبری ئەوەی کە ئێمە لە ناو شەقام
سەرقاڵی خۆپشاندان و هەندێک جار ئالۆزی و گرژی و ئالۆزی بین باشترە لەوەی دیالۆگ هەبێ باشترە لەوەی لە ئوتێلێکی ئاوا لە هۆڵێکی ئاوا دیالۆگ هەبێ لە نێوان هێز و لایەنە سیاسەکان هەر کەسە بۆ چوونی خۆی بە شێوەیەک بخاتە ڕووکە باوەڕی پێێتینەوە کە ئێمە بە یەکتر تۆمەتبارکردن یاخود بە دژایەتیکردنی یەکتری ینی هەنگاوەکان بگرینە بەر. بەڵێ زانە زۆر سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ زانە حەسەن کە لەم دیدارەدا ڕۆڵی کارایی هەبووە لە گواستنەوەی بابەتەکان لەگەڵ ستافی کورسستار نیوز دەستیان خۆش بێت دیارە زانایەکێکا لە بێژەرە سەرکەوتەکانی کورسستار نیوز و لەم دیدارەشدا وەکو باسمان کرد کۆمەڵێک بابەتی گرنگی ڕاستە و خۆ گواستوەتەوە لەگەڵ ستافی کورسستار نیوز دەستان خۆش بێ.